تەسفیاتی نێوان حکومەتی عێراق و هەرێمی کوردستان بەردەوامی هەیە. دواترین پێشاتیش ڕادەستکردنی خاڵی سنووری ئیبراهیم خەلیل بووە بە حکومەتی عێراقی. Sınır kapısını da bu sabah itibariyle Habur merkezi hükümete teslim edildi. سەرۆکوەزیرانی تورکیا بینالی یاڵدرم ئەوەی ئاشکرا کردووە دەواازە سنووریەکەیان ڕادەستی حکومەتی ناوەندی عێراق کردووە. لێستاش بەدواوە هەموو ئاڵوگۆڕەکان لە دەواازەی سنووری خابوور لەلایەن حکومەتی عێراقیەوە کۆنتڕۆڵ دەکرێت. هاوکاتیەوە پشتگیرەی کوردستان لە بودجەی 2010 ئاشکرا کرا بە پێی بەرگەکانی بودجەی 2010 لە پڕۆژەی یاسای گشتی بودجەی عێراق لە سەدا 12.67 ئەوەش لە کاتێکدایە بە پێی دەستور پشتگیرێم لە سەدا 7. لەلایەکی دیکەوە ئێستا شەڕ لە نێوان هەرێمی کوردستان و عێراق وەستاوە. هێزەکانی پێشمەرگە لە سنوورەکانی 2003 خۆیان جێگیر بوون و سوپای عێراقی سەرجەم ناوچە جێناکۆکەکانی گرتووەتەوە. بەڵام هێشتاش بەشێک لە پەرلەمانتارانی عێراق گومانیان هەیە ئارامی تا سەر بەردەوام بێت بە جۆرێک سوپای عێراق سنوورەکانی 2003 تێپەڕ نەکات. ئارێز عەبدوڵڵا پەرلەمانتاری یەکێتی لە پەرلەمانی عێراق لە میانی گفتوگۆیەکدا لەگەڵ بەشی کوردی دەنگی ئەمریکا ئەو مەترسیانەی سەر هەرێمی ڕوون کردەوە وتی هەرچی زووە لایەنە سیاسیەکان ئەو کێشانە چارەسەر نەکەن و سیستەمی حکومڕانی نەکرێتە پەرلەمانی و حکومەت نەبێتە حکومەتی کۆکەرەوەی لایەنەکان و چاکسازی نەکات و گوزەرانی خەڵک باش نەکات. ئەو دەنگە ناڕزانەی خەڵک ئەگەری زۆرە دوجار ببێتەوەی ئەو پیشاندان و ناڕزایی بێتەوە سەر شەقامەکان. ئەو کات حکومەتی عێراق بە پاساوی پاراستنی وڵاتیان و بۆشایی دەساڵ لە هەرێمی کوردستان هێز ڕەوانەی هەموو شارەکانی هەرێمی کوردستان دەکاتەوە. بەڕای شارەزایان ڕێگای ململانەی هەولێر و ناوەند ڕێگاکی سەخت و پڕەوراز و نشێو دەبێت. عێراق بەڕوونی لەرزۆکی ناوخۆی هەرێمی کوردستانی قۆسوەتەوە و هەرێم بەلاوازی لەسەر مێزی دانوستان دەردەکەوێت. هەرەوەش وای کردووە تاسا مەترسیەکان لەسەر هەرێم نەڕاوینەوە و ئەوەشی وای کردووە ئەو مەترسیانە بەردەوام بن. بەردەوامی ئەو نەزیفەت داراییە هەرێمی کوردستانە کە بەهۆی گەندەڵیە و دروست بووە. تاوەی بەردەوام بێت کوردستان مەترسیەکان لەسەر هەرێم بەردەوام دەبێت. هەر بۆیە شارزان جەخ لەسەرەوە دەکەنەوە تاکە ڕێگای سەرکەوتن بەسەر ئەم دۆخەدا چاکسازی ڕاستەقینە و یەکڕیزی و باشکردنی ژیانی هاوڵاتیانە.